وەرانی بۆ گەلەکەم بڵێم و ئێسایشکەوان لە خزمەتانە زۆر خۆشحاڵم و یا خۆ بەخێر بێ بەس پێوەدەم لە چۆ هاتووی وڵایی لە شاری جوانڕۆ هاتم یا خۆ بەخێر کەڵی کۆماری عێراق خەریکە و دڵم نییە ڕێک ئەبێ بە دوو پارچەوە جەلال قڕ بە سەرم جەلالێ چایکی ئەزای بۆ گەڕینەوە بۆچێ ئەوەنە نەکبەتی نەمیلەتە ئەبوو ئەسەرمان تا کۆماری کوردستان ئێمەوە ئەبوون چاوەڕێ بوون بین بە دەوڵات ماڵتان بە قڕ نەژیرە چۆن ئەم دەوڵەتە قڕکرا بەسەریا جەلال تۆ خوا بکەم تۆزە قەوارێش ئەمانە بمێنێ قوڕی خوا بەسەر قەوارە چییە برام قەوارەی سیاسی باشە جەلال تۆ سەرێ لە سیاسەت زۆر دەرەچێت باش تۆ بڵی ببینەوە بە عێراق بە قورئان ئۆکرانیا ئەوی بۆ ئەو ڕوسیا بۆی بچێتە سەر ئۆکرانیا بگرێ بە حەقی قورئان عێراقی جەمال وەڵاهی خۆ با پێ بڵێم ئێستا دەمێ هەیە بۆ نمونە لەسەر ئەم مەسەلەی نەوت و غاز و دیگرە و بەری و خاڵە سنووریەکە هەر خوا بکە ئەم برادرانی خۆمان ڕێکەون لەگەڵیانە خۆ کاکە چی تێچێ ئەو دەوڵەتە خۆی مەی داماوی هیچ ئەو باش ئەزای ئەڵەن ئەوەی ئۆکرای سەر بگرێت باوەڕم بێ بکە ئیتر عێراقیژە سەر بێت ئێرە ئەگرێ وڵاتێکە چه وڵاتێک ترەگرێ عین زۆر سەیرە ئێستا هیچ نەبووە لە خۆ چین هەڵکتاوەتە سەر تایوان قڕ بەسەر ئەجا کوردی نەگوێتە بوو ئەچم حەزی لە ژنی ئۆکرانی بوو ئەچم ژنێگەێرم لێ قڕ بەسەریەوە باوکەم ئێستا هەیە ئەچێ بۆ هینەوە نێ بە بەحسا بەچێ بۆ شارگەری خۆ بەخش بەخوا بۆ ناچێت کورە شتێ بە تۆ بڵێم سوێن بەخوا هەچی ژنیم هەرێمێ ناوکی کەوتووە بۆ قورئان یاڵن هاتووەڵەن دووچێ وەجبەی خەڵک هاتوو بۆ ئێرە جەزاوە کۆنەکانم برا دەسێتەڕیان ئەقە بڵاو بۆ لە سۆشیال میدیا بەسەریان بڵاوەکەنەوە وەڵڵای یەک ئۆکرانی نهاتۆتە کوردستان بەس بەخوا من لە دڵمەوە دڵم جوانەکە بۆ میلەتە چکۆی مەخۆمان بەسەرمان هاتووە یا ڕەبی خوایە گیان مرۆڤایەتیمە بپارێزی لە شەڕ و ئاشوب بوو لەم نەهامەتیە کورە وەڵی دڵمان شەقە بەجا بەشێ وتمان لە ڕادیۆ ئێمە لە ڕادیۆ گەڕێن باسی ناخۆشی ناکەین جەدا تۆ بە ڕۆژگارە خۆت لە بەرنامەکەی خۆتە نوکتە و قسەی خۆشەکەی بۆ باسی من بوشە ناخۆشە بەس با من ئەها ئەخیشتی ناخۆش بڵێن بەڕاستی ئەها خوای گەورە چۆنە ئێمە ئەو خەڵکەمان کە چووە بیلاڕوسیا باشە چیان لێکرد ئۆکرانیەکان 8,000 چەکداریان قسە سەر سنوورەکەی بۆی کووردا هەڵنەبێ ئێستا خۆیان ئێستا تۆ وەریان نەگری بەپەناوە نە ئەشە و بیلا یەک نەفەر بەسەر بە شاگرد وەریان نەگری هیچ ئەگەر بە من بێ نایڵم یەک نەفەریان بێتە هیچ کەم میلەتە بۆ لەسەر کوورد هەڵباتێ بۆ ئاگاداریت بەس وەڵی ئێمە میلەتێکی بەڕەحمین کاکە مامە جەزاوەرە سەیری کردنیوە ئەم کووردە پرۆفایلەکەی کرۆ بە عەلەمی ئۆکرانی کاکە ئاخر ئەمە لە دنیای شتی وان نەبووە دێمە چەند ڕۆژتر یادی هەڵە بجەمانێ باوەڕ ناکەم هەمووی چەند وڵاتێک هەر ئەو وڵاتە زلێزانە بوون ئەو ئەڵمانیا ئێستا بە لەجوو ئەرمانەکە خۆی چیمیایی پێ بکەوت یابانەکە خۆی بەسەری هاتووە تۆزە هینەکە ڕەحمی هەیە یەک تۆس ئاتفی هەیە ئیتر باقیەکە یارم سیر دەکا و پێیەکەنێ کۆرەت خوا لای باخەمێ بەبا بکەین کاکە حەمەوەیسی لە جوانڕۆ هاتووە سا بۆم دەرکەوت خوا بەخێر بێ بۆ چاخانەکەی گەڕیان و بۆ ڕادیۆی گەڕیان بە یەکەوە وەڵا پێم خۆشە ئەگەر بەزمێکمان ساز کردای باوکاری کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بابانی زەڕە بۆ کاکە چاخانە جوانەکەی گیانەکەم فەرموو ئەوە تۆزێک بنەوە بۆ شتەکانی خۆت چاپی ئەمڕۆ لە چایخانەی گەڕیان بەرنامەیەکی ڕاستەوخۆمان هەیە لەم بەرنامەیە هەموو بە یەکەوە بەشدارین بەرنامەکە ئەڕازێنینەوە بە گۆرانی بە مۆسیقای کولتوری فۆلکلۆری ناوچەی جوانڕۆ و ڕۆژهەڵاتی کوردستان چاخانەکە ئاوادان بێ هەمیشە هەموو کات لە خزمەتان نابین فەرموو چی وەرێکتەن بە غەزەڵە دەست پێکەی
يقدو عمري بشر فرازي وبخوش ناوي جيان دولتي روح كان اليداني أشنا وبقان أبوه من قبل يزار بو لروي ساقي من قبل يزار بو من قبل يزار بو لروي ساقي لنوشيني شراب السبو دفني خيالات ساكني ميخانه من كجيرو قوشجيرو سلخوابو كتشي وتوفيري كشباقي نارتي مسالو لخواي داي باربكي بانو هاي مرو بواني دوري نميا داي باربكي بانو هاي مرو بواني دوري نميا بخو بواشي بخو كزوجان مرق كدينو بينو
تفت مرداكي هرقي سركي هرسر ساعتي خمرين همو قنجيني او دنيا ديني سوزة وسوزة سوزة كيمال تولد وزرشي ببحر كاك جزاداني شكمن خوش خالي مسر زين ما يخورانا زور برشان وقرانا زور برشان وقرانا سوزة 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 قيمة لدو سوزة الجيب ببحر لدو سوزة الجيب ببحر بابشينا السرويس بس توبة كاري توبة لقنشينا لا ضيداري توبة لقنشينا لا ضيداري سوزة 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 قيمة تولد وزرشي ببحر تولد وزرشي ببحر كمان بروا بوسديسا دور لابقري فانسا بيزمينا لبابي درجم ببي بابا ميلك جاري قوم دادوما ميلك جاري قوم دادوما وي سوزا 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 دم خوش بي دستان خوش بي يك بي كاك الرحيم كاك بابان يا ربي كس صاحب شاخانه نبي لم برنامج بحساب من صاحب شاخانه بس ما يكي من جناك قرب سري وباكم جل او انا موتوب ما كاك جو انا مود باسي قيران يمكن روج لم تكشوا لبرنامج شوت من الراديو قيران باقي قرعه او شنو قلتم لقافه البرنامج انا باسي هناك والله خو هذه الراديو كا باس نكر جاري فيش وتم الراديو قيران والله الراديو قيران خوش انسان جا من اما يكشتم بيبلم كام كاكا حمايه خوشكزاي هنرمندي ميلي برازاي هنرمندي ميلي دن خوشو خوشويسي هما كاكا عزيزي ويسي يا خو بخير بين الجوان رو مشاتوا امرو مياني كي زو خوش مانا بولا چایخانه كاكا جلاجان والله ريزة شابيني بوم بتاعي باشا واخوا جا قرب سلام تو ليش نسيت جرى شاشان قدغي لي بنزيخانيه اما شاخانه بينين جريتي انا شاشه اما ياك دوميان بارحال تو شاكمان ببيني ممنون ابين
چاکە زۆر خۆشە و بەتامە و بەڕاستی هەرمەگە بەو چایە تۆزێ من و کاگراباز هەردووکمان پەتامانە بەس بۆ نەکبەتی کۆرۆنا نییە ینی بۆیان بۆ نەکبەتی کراونەوە ئێمە لەوانەیە نازم من فاسم گوتی کۆرۆنا نیە بەڵام لە کۆرۆنا پیستر بوو زۆر سێ کاکە جەلال کۆرۆناژ نییە بەڵام بەقەدە کۆرۆنا ئای دەستەکانە خۆش بێ بەخوا هەر چاکە چاک ئەمان چای تۆزە کەم ڕەنگە خۆن کاکەجان ئەمە چایشی ئەوە کاکە جەلالەوان ئەیگەن بە سێ چا بە قوربانی وڵای کاکە جەلا من دەبێت داوای لێ بردم کەم هەرچەنە بەرنامەی ڕاستە خۆشە بەزە بێت جواب بێ پەیوەندی بە مەشکمە چاخانەی دەخوا ئەمە جیازەکەی بۆ چاکردنێتەوە جیازێکمان سوتاوە کاک مەریوانجیان کاک مەریوانجیان سڵاو ڕێز بۆ تۆ لە بەرنامەی ڕاستە خۆیان لە تەلەڤیزۆنیش بەس کردمەوە مۆبایلەکە وتم بە خەڵکیشم ڕاگەیان و بە چایچێکەشم و بەرنامەکەمان ناوی چایخانەی گەڕیانە کاک جەلا گۆڵەی چایچیە لەمەیە وتم وەڵا کاک مەریوان ئەبێت جواب بەمەوە جیازەکەی ڕادیۆی گەڕیان سوتا بووی تەلەڤیزۆن ڕادیۆکەی کاک مەریوان بۆمان چاکاتەوە جوانەکەم برای منی ئەوە کاکەم زۆر باشە کاک مەریوان گیان زۆر باشە برا گەورەکەم چکە بەرنامەی ڕاستەخۆی من هەموو شتێکم قبوڵە بەس بووە کاک مەریوان شکر بۆی چاکردنی ڕێز سڵاومانەیە سافی ڕادیۆ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ کاک مەریوان هیچ ناڵی بە بەرنامەکە داخڵەکەم کە بڵێ و بژدەیە بۆم چاکردونێتەوە دەستە خۆش بێ کاک مەریوانجان سڵاو کاکە مەریوانەوە پەیوەندی پێوە کردین بەم ڕۆژگارە شتمانە سووتێ لێرە تەمان ڕۆژە ڤۆڵتاژ دەتەقێتەوە ڕۆژێ ڤێکتەر لە ئیشەکەوێ کاکە جەلا بەڕاستی هەرخوا بکات چاخانەکەی تۆش ڕۆژە گرمان تێبەرنەیە کاکە ئەو تەباخەی ساڵحی چایچی چاخانەکەی بۆ جاران چاخانەوانە کاک ساڵحی هونەرمەندە بە هادیە بۆ هێناوی جاوەڵای دێ کاکە جەلاژەن باشە خۆشێ بێ ڕۆژە بێ خۆی کاک ساڵە ڕاست ئەم بۆی ئەم بەزمانەمەدانە پێشتر لە چاخانەکەی شان بەزمەمان جێراوە لەگەڵ جەماعەتەوە هەروە لای کاک سەڵاحی چایچیش کاک سەڵاح و کاک ساڵحی هەردووشیان یعنی ئەم دەستورە کۆنیش هەبووە من پێم وا بێ لەسەر ڕێگەی کاروان شتەکانیش لە مەرزەکانیش هەر لە چایخانەکانە تەنان باس سەی محەممەدی سەفایەکان جارێک بە دەروێشی هاتووە بێ بۆ ئێرە هاتۆ بێت بۆ باشوور بۆ لەگە دەروێشەکانە لە شوێنێک لایەن ناوە چایخانەی ئەمەی لە کەپروشتا بووە ئەمە بە سەراتەکەی بەڕاستیە بڵێ بەڵام زۆریان یەکرۆ گۆرانی بڵێن جەماعەتێکی لێبوون بەداخەوە ئەوەژەڵێم جەماعەتەکە پێشمەرگە بوون کاکە جەلال زۆریان لێکردەوە توانە هەر بێ گۆرە کاکەوتێتی بۆ خاتی خۆ من دەروێشم و چۆن گۆرای توان هەر بێ ئەوش لەبەر ڕێگەنگ گۆرانی وتووە کە گۆرانی وتووە ئەمەەی لێ پاداش بۆ چوە هەدیەوەنێ شاباشوویە کۆرەوتێتی جاکاکە بۆ نەمەلایەتە گۆرانی دەڵێ میترم بە سەراتەکە خۆی وایە بۆ شێوەیەتی کارڕاتەوە بێ بۆ هونەرمەندە بەناوبانگی کە ئەیبینی بەڵام بەڕاستی سەی محەممەدی سەفایی لە هونەرمەندە میلیەکانە خۆتان لەزانن پێشتر وایە زانی بە چۆنە سام لە بەرنمەکانی گەڕیانە ئەومان تەرکرد لە هەندێک بەرنامەی ترا ئیلا بێ بۆ ئیمباخ و قات و نەجوڵیتەوە ئێمە ناوتمان ئەو سایلەمان گۆڕین بۆی نامان ناو چایخانە سەی محەممەدی سەفایش بە هەمان شێوە بوو هونەرمەند جاران ئەوێ بێ هەر ئاوا بجوڵیتەوە من بیرەمێ دوابراجی گۆرانەکانی کەرکووکە بوو بە هونەرمەندەکانەوە چی باشە مەسەن ئەو کەلیمەیە گاواڵێ هەیدا دوو بێدایەت ئەرێ بووم بە ئەخر نابێ کاکە ئەی نابێت لەوە زیاتر بجوڵیتەوە بەس سەی محەممەدی سەفایی هات خۆتان نەزان لەگە گۆرانەکانە بە جەوێکی خۆش هەڵە بەزێتەوە دەفەکەی بەرزەکاتەوە خۆی هەڵەسێت سەر پێ ینی ئەمە ئەمە خۆی بە گۆرانی وە بووترێ و عەزیزی وەسیش و ڕێچکەیشکە مردم بۆ گۆرانیۆژەکەن بڵێ بڵێ خەڵکیش شۆقی پێ ناوەکتی خەڵک تۆ مەسەڵەن بڕۆ شوێنێکی هەموو مەسەڵەن کشی ئاوا بکات ناخۆش نەفەر پێ بکەنی هەموو کەسێ نوارەی ئەمەتا حەوێت کەم 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 خۆی ئەو ستایلە کارخانی ڕامبۆژ خالد ڕامبۆ دایهێنا عومەرە بچکۆ دایهێنا دوایە عەزیزی وێسی و ئەسا لوقمانی عەزیزیە لەو دیو ئەوانە هەمووی یعنی بێت تۆز بە پاسیلەوە وەڵڵا نازم
باس من سيرم ليشد يا من راب كم تنغنا فزب متر اي بابلا بس ما شاء الله بور راكدنوها هيك شيء جديد مام جزاب روان بيبقى بقي هو قلنا حفلة هلاك به هو من البوتوما وتوما اگر عقلك شوار ولا قبل شوار يفري بنا بو هلاك شكل لا كما هرب بس لازم تشون بوي اوتري والله حزق روج ميوان داري او كاغلق ممكن بدل له يا اخو قينا خوي كوميديا يا شتي حركات جالك بلا بس جلال دنگی شي خوشه براسي دنگی زو خوشه كراكش يسا جنيري زو بتواني لقال يا والله بس تكليف لما سوقتك وزغاني كاين خويا ياريو هذا صح الله والله ما برنامجك معنا اقروت يلا مكابلك معنا من جاري ترى الله ما براسي بيتان ألم يعني الرنجة كمنو كاك جلاليش يا هنرمند كان زوجار ألم كضلي أو خوشكين مثلا هنرمند من هنا الروج جواب وليرة دانشتو بنموني هنما كراكاني صلاة داودوان باورم بيبكا خوان لخوار هيلي هجاري شوشين يعني يكتلوس كاي خوشي لدلي خوانانية بس زين دلي أو خوشكن مثلا إيما كاك جلال بمروج قال نكتتان بوكا خو مزام تشنشي شو مشاكل الدنيا هي هموما يستاش خاصة لم قيرانية كأمي أوكراين هي براسي لسر لواري جنين همو دنيا لسر لواريكا يعني شوان كوروناكا خريب وهمو دنيا لنا وبريتو يعني هر بردوام إنما نرجع خفت قون بدرجة 2 سالي كورونا إما حمور روجك برنامج أنا بدلي وما خوش كده أم روش هوادارين أم جوراني برنامج إما أو برجاني بدلي إيوا دلتان خوش بكين لقال كاكا حمويسي كلا جوانرو هاتو برازي عزيز ويسي هنرمند هاتشين لا جوراني كترو لقال لناو تشاخانكي أمر كاكا جلالك بس أنا تشاخاني ملكني وتشاخانكي قريانا بلام كاك جلال أمر سباسكم كا أو رول جوانا أبيني لكم تو أنا ما دام بايك بيوندي ورقم بيوندي ورقم هاوري هميشي قريان دلسوزي هميشي راديو وتلفزيوني قريان كاكا توانا قادر لبريطانيا وكاك توانا جان صلاو رز بوتو كاك جزا جان صلاي خواتنا ذو كان رمر براجان صلاو اللي بيه كاكا توانا جان قرباني شاء دنگو باسي وكاك جلال كاك جزا عفو او لو دو كاك جلال دنگو باسي ماما جزا قربان او جلالي براشم ليري كاكا بقول انا كاك جزا لا يبوسي يلا جلال بيكينين يكمل لو ساقول لو دو كان بتاخذ الاخي كاختنا بيكين جلال ثور جو انا بوزنانو انا لما انا حيوانك بۆ خۆیان مامە پێش بەرنامەوت بە لە دووسێ کەس دەچێ بە زێرە ناڵین لە بەرنامەکەی بەڵام دوایی بینەران و هەوادارانی جەلا گۆڵەی خۆیان ئەوە تیکتۆکی کاکەژیان من ڕێز و سڵاو و خۆشەویستیمێ بۆ ئێوەی بەرز و بەڕێز بۆ کاک جەزا ینی بەڕاستی ڕادیۆیەکە لە دڵی هەموو کەسێکە جێی خۆی کردوێتەوە ڕادیۆیەکە بێ مەعاش بێ موچە بێ هیچ شتێک دڵی ئەو خەڵکە خۆشەکەن ینی بەڕاستی ڕێز و سڵاو مێ بۆ کاکە ڕەحیم دەست و پەنجەی خۆش بێ بۆ کاکە ئین ناوی چییە زەڕب لێ ناگەی نەبی شوانێ کاک بابان دەست و پەنجەتان خۆش بێ کاک ڕێبا سێری کە بەو ماندوو نەناسی نەخۆشیەوە هاتووە ینی بەڕاستی ئەوەی بەێوا کرێ مامە جەزا بە زۆر کەس ناکرێ بەڕاستی ئێلەم تەحەداکەم وەڵی کاکە توانەجا منیش باسی ئەوم کرد ئێستا میلەت و خەڵک و مرۆڤ پێویستی بێمێ لەم کاتەیە خەڵک هەمووی دڵی بێتاقەتی لەسەر لێواری شەڕ و جەنگە ئێوەش خوابتان پارێزێ لەو بەریتانیایە خواب بکە باوەڕەکەی کاک جەزا ینی ئەم لە بێ بازاڕی ئێستا لە وڵاتە ئەن هیچ ساڵ نەبووە ینی بێتاقەت لە بەیان دانیشتم بەس بەڕاستی تۆزە خۆم بۆ مەشغوڵ کرد پێکەنی نەمات و تۆزێ کەوتمە پێکەنی ینی بەڕاستی لێرە ژوەڵەکە باش نییە ینی بەڕاستی کاک جەزا بەڕاستی ئەوی بە ئێوە کرێ بە زۆر کەس ناکرێ بەڕاستی من دەستخۆشیتان لێەکەم من هەموو دەقەیەگەڵم دەستخۆشیتان لێەکەم زۆر سپاس دەکەم کاکە توانەجیان یاخوا سەلامەت هیوادارم هەر سەرکەوتوو بن هیوادارم هەراوە دڵی خەڵک خۆشکەن ینی ئەوەی بێوا کرێ بە هیچ کەسێ ناکرێت عداکە من لە وڵاتە ڕۆژێک بە خۆبەخش هیچ ناکەم کاک جەزا بەڕاستیە ڕاستە فەرمووی یاخوا سەلامەت بی کاکە توانەجیان سپاس دەکەم هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێ بە خێراتنی ئەو برادەرە گۆرانی بێژەشەکەین برازەری کاک ئەزیوەیسیە بەڵە گیانەکەم سەوتێکی خۆشی هیوادارم تۆزێ گۆرانیمان بۆ بچڕێ بۆ سەوتە خۆشی بەسەر چاوم کاکە توانەجیان زۆر سپاس بۆ تۆ کاک جەزاژیان من دووبارە خۆشحاڵ بووم جۆم لە دەنگە بوو تۆ کەسێکی ئەزیز و بەڕێزی هونەردۆستی بەڕاستی ئەوەی بە تۆ کرێ بە هیچ کەسە ناکرێ ینی هەموو گۆرانی بێژەکان من دەمەکەوتومە کاک جەزا ئەوەی کە خەریکی گادێ و پارە پەیاکە هیچ نەبێ بە پێی پێویست لای لەو ڕادێ و کاتەوانێ لە خۆمەوە کاکە من یەکەم کەس لە خۆمەوە دەست پێ بکەن ئەی بەڕاستی ژێڵە زۆر سپاس دەکەم گیانەکەی من لە خزمەتانە ڕۆحەکەم هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێ هیوادارم کات و ساتێکی خۆش و لە بەڵاو مصیبەت بە دوور بن ڕێز و سڵاو مێ بۆ کاک جەلال
تەحەداکەم بەقی زانای برام خۆشە کاکجەلال زۆر مەمنونی کاکە توانەجیان کاکە توانەجیان ئەو شلانەشی لێ دیوادارم مەرەوە بگەڕێت کاکە توانە بەس کاکجە زانای چی کەمە جەلال ژنەکانی تەرتیبە بەس کالە ئەدیداسەکانی کەمە وەڵا ئەوش ڕاستەکەی کاکەژان کاتێکی خۆش خۆشحاڵ و ژۆرە دەنگام کاتێکی خۆش ببورن یەک پەیوەندی ترشمان لەگەڵا بە ئەوش وەرگێنین کاک محەممەد لە سلێمانی و کاک محەممەد جان سڵاو ڕێز بۆتەوە کاک محەممەد باشی بە قوربان سڵاوبانەیە بۆ جەنابەت کاک محەممەد جان قوربان یاخوا نمونەتان جایە مامە جەزاگیان خوای گەورە سەربەرتان کە ئینشاءالله زۆر زۆر نمونەتان زیاد بێ ئینشاءالله بۆ خەڵکی فەقیریەوە زۆر سپاس دەکەین کاک محەممەد جان یاخوا بنەوەی کاکە بە خێراتی میوانەکانی ژەکەین لە دەوروبەر لەو برابەر ڕێزە بۆ هەموو کارمەندان وەڵا من وەک ئەوەی معدل لە تەکسیام حەزەکەم بگەم لەم بەرنامە جوانەیەوە بێم زۆر مەمنونن کاک محەممەد جان یاخوا خوای گەورە ڕزقی تۆش بە زانم بەنزینش گران بۆ باسی ئەو نەشتی ناخۆش نەکەین بەس خوارەکەم بە ئێوەش بکات بەڵای قوربان ئەوان بۆ زیرە بۆ مەسەلەی گرانی و پێوەری زیرەک و ئەمانە زۆر ئازا منانم ڕۆژانە برادرانی ترافیک اینێکیان کردۆ بەرنامەیەکیان کرد لەگەڵ بۆستەگی بەرەڵا ئەمانە نیشتمەڵی حکوومەتی هەرێم بۆ پێوەری زیرەک و بازینگرانی و بۆ ئەمانە زیرەکە بەس ئەوە پارەی تێچێت بۆ نایبڕێوانە بکەن بۆ هاەن تەمەڵە هەرەوەڵا بۆ پارە تەمەڵن قوربانجان هەروە بووە ڕۆحەکەم قوربانم ئینسانێکی وەخۆ بەڕێز ئاوا بەبێ موچە و ببێ هیچ ئاوا خزمەتی ئەو خەڵکە نمونە زیاد بێت داواکەن لە هەموو خەڵکێک ئاوا بتوانێت ئیشێ بکە بۆ خەڵکی استفادەی لێ بکە و من و خۆم دەستخۆشیدان لێکم برا بەڕێز زۆر مەمنونین کاک محەممەد جان ڕێزی دنیامانەیە بۆت دەی قوربان خۆشحاڵم بۆ برادران بۆ هەموو کارمەندان دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم کاک محەممەد جان قوربانێ کاک جەزا بەلەوەکە دەست پێ بکەم حەزەکەم شونە ماوە لێرانە بەڕاستی من میێوانی دووسێ بەرادەری خۆشەویست بووم کاک ئاوات کاک سیروان ئەمانە بەڕاستی زەحمەتیان کێشا و من سپاسیانەکەم و هەروەها سڵاو ڕێز و خۆشەویستیش بۆ هەموو کوردێ چی ئەوەی وا لە کوردستانی ئازادا چی ئەوەی وا لە ڕۆژە هەڵاتە وە توای ئەو خۆشەویستانەچە لە ئەم دنیا لە هەر کوێم دنیای تماشامانەکەون بینەر و بیسەریە من ئومیدەوارم بۆ شرکە ساتێ هێمە دەڵیان خۆش بکەین سڵاو ڕێزیان بۆ نێرم و پێم خۆشە پێشکەشی تەواوی خەڵکی سەلاسی بابەجانی بکەم چون ناوچەی خۆمە پێشکەشی شاری خۆشەویستی جوانڕۆ تەواوی ئۆرامانات مامۆسای خۆم چون بەڕاستی من تەڵەبەی عەزیزی وەیسیم پێشکەشی کاک عەزیزی وەیسیەکەم و واروەها بۆ باوکو دایکی خۆشەویستم بۆ ئەو خۆشەویستانە و جەنابێت و کاک جەلالیش سپاس زۆر سپاس های ماشاءالله من بوسل شوارو ومالك زورانو من بوسل شوارو ومالك زوران والله ومالك زورانو خزاي دوز لخومي لأنه ماليك
يكمي خزاي دوز لخومي لانه مال يكمي لويلي شاراني ويعود على يكمي لويلي شاراني ويعود على يكمي هي ويل خسانو وبرد خسانو هي ويل خسانو وبرد خسانو من بوسر شوار ومال خزورانو ومال خزورانو قطر دوايا وقطر قايا قطر دواء وقطر قايا تعزرت قرماء يخيك الوبايا تعزرت قرماء يخيك الوبايا هي ويل خسانو وبر الخسانو هي ويل خسانو وبر الخسانو من بوسر شوير بومال زيران والله بومال خزوران بغتل أوائل سياجار بي بغتل أوائل سياجار بي تسيلم دليلي باوار بي تسيلم درور باوار بي هنار كيميني دلدار كيميني هنار كيميني دلدار كيميني تصبر بيران العاند جميني تصبر بيران العاند جميني اخوانك بمري ديدي نبوي بداخم اخوانك بمري ديدي نبوي بداخم بجوي بقلال ديدي كمي تباخم بجوي بقلال رورو كمي تباخم هنار كيميني دلدار كيميني هاي هنار كيميني دلدار كيميني واصبر بيران العانا تجميني واصبر بيران ويا العانا تجميني وي 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 بمالو وسور قليا نالو وي 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 بمالو وسور قليا نالو لا يلا ليرا بمنو ميواني شامي كالو اي قرم قرمشينا كافر نبيني حالو قرمشيني يقرم كافر نبيني حالو وي بجاني قل بجاني بجاني قل بجاني بجاني قل بجاني تو كلواتو بجاني هسي كان شايتيكو طريقو لو خاك خلي بكل ميسوني ديانا بفرع خوري سهاني بفرع خوري سهاني
خوي قوري بيدزين بشريك بيوزين من بيكاك وبدين بالا بس يا بسجين يران مهم بوني اكسن بينا بمجين وي 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 بيتوا خاك ببر بيتوا عمر ملين دنوسي كي واران بيتوا عمر ملين دنوسي كي واران بيتوا هي بشني قل بشني دوكروات بشني السيقاني شايتك طريق الخاك قني بكل من سوني ديانا بفراو خوري سهاني اي بفراو خوري سهاني بخير بينو يا اخوة دستان خوش بيا او ماكي كاجنا كراوتو او عامك جان ما قولني ما خو ما غير مو شاكي صار دلم بو صار دلم نودي ديانا بخواتا باخر نودي ديانا ما اقول لك اجا شاي صار جاشتك شبيبلن تو شرب كاغرا بس كاس شاي شي اما بيتا جاوم حربوشتا نبويا ويسا توزا بيتاقت حربوشتا واه بيموديا اجينا خوا اغايلي هر قوم مكوش يا اخوا بخير كاجا بو بيتاقتي والله هسمك زو بيتاقت ابق جلاجا اسم مشت بي بلم بابا بيسران بينران بلم خوا وجنگ جياني سيمر رونا زين بو حوتي سيادي رابرين من هي الراديو مالبند يادي دامزاني 26 ساله راديو سيمانيه هشتي سي يادي روج جناني جياني ماني جوجني جنان لمالي كتوري سوفي كريم هرم جماعته بيكو وكو همو صالك شانزي سي همو ما لبديك جماعي ازار والله من نازا ماني مارس بيبلا مارس يا ازار خوشيش وناخوشيش زورتي سيريكا يادي رابرين يادي مثلا اوي هشتي ماسك وتمان جوجني جنان شانزي سي يادي كيميا باراني هلا بجماعي همو ما بيكو وكو همو صالك او 28 ساله ما لبديك سرا كومالي هنري ملي او بيكو خوبخشانا چين لبر سرا يادي كارساتي هلبجا اكينو يادي شهيدان وقربانيان اكينو ليه بيستي سي جوجنا خوشكي جوجينا تو قربان بو برسوش بن مالتو اوا بو بيستي سي وحفله قرب باك بارك ولا بناري جوجا دنيا قومان بو ام صارش بامان ولا بناري جوجين ولا ما ميراش هر فيستيفال نوروسي بس اما اوكو بار هلا بناري جوجين كومالك رخراوي كولتوري وجروبي هنري هم لبنادي جوجا بيستي سي لهمان شويني بار نزيك تايتانيك جاجني نوروز بيروزكين با امادبون جمارك زور هنرمنداني روشالاتو باشور وگرميان وچوسان وهرامان بس كاك جزابيلا بياني ودس بيبقي هجا طهون هذا زين بو اخذ اخو قراين بيج من اكو شيء كاك بشرف انتياي بو باش بوشو تنرو ما خو بعمر بيبقى هذا اخوي شي شكل شيء اما طبعا اولا ما خوشيسي بو هنرمندان اخوان اما انا حسكن لم جاجني كردا بجدار بن بلام كتو بينا برشاوي خود اگه 20 قراين بيج بجدار بي شي 5 دقيقه بلين كانت 6 ساعات 25 ساعه والله بالله 6 ساعات يعني كان شو شو 4 روجك جا ما خو بشايكي والله نيو صالك بس هنا ان شاء الله اما تحديدي كاين او برزانش كبين شرط نيه بيلي اسقاك من عاصب سايزر مشرط مشوي هرب ليبم كاكربازي بدي جهدي اوش بخوي دانا بس ليش كاك جلالي شكي قرصه ليه همو چاه بچي دي بابا ليه چای چتي نه کا او ليه بر بتنكر گورکان بي بس چیه به همو شوک اما او کما بیلم دوای جوجی نوروز 22 مانگ اما د 30 این همو ساله 22 مانگ یادی چی برای 30 شکنه سری مانگا خوشی ناخوشی تیه بلا مگر جنگ جیانی سیم روینه و گرم شو با اتم او پیالو قوری بجا پیالا که جلال اگر نبو بتو زبا جلا هیچ لمغزنا بتما بيقى حرب قرويا والله من هيش لدزنا بلا مزاي شي ان خوشيه لدزي هو مشكله كده
جام کابرایش نازان بە ذاتی خوا دەموچاوی لە باش ناچێت عادی ڕەفیقم خۆشەوی بە قورعان با نەمرە میشمەیە بەهارە بەدەست من نییە تەکلیفی لێم نەکرێت خوا با نەمرم بۆڵی ئیشم زۆر ماوەتم ئەڵێم هاکە کابرا بەیانیە هەستا ئەم دوانەی بوو بەدانەیەگا ئەوەی لە ناوە ڕاستەیە دەجاڵە کێ بە هەردی پێغەمە زۆر لە ویژەچێت زۆر مەشاکل چییە بەس ئەو نوکتەکانی ناوهێنە بۆ باسەکەمەوەی ناو سوۆشیال میدیا بازەکان و خاڵە ترامپ لە شوێ ئێستا ئەوە شێ ئەیان و شێت بەس بە شێ دەگیرێ تۆ بڵێ ئەوە مێسابمایە بەخوا ئەیوەشان وڵی مامەسا جۆرجیش بۆین باخێ سووری بەستوە ماڵیا بێ هەر ئەڵێ تاڵتیندێک با بە بەڕۆ نابێت کاول کرد بەسەری کامردینە هەر ئەڵێ ئاڕاستەمانە بە کامەیە ئاڕاستە وەکو کابرا کەزلەکەی وەشانە ئادانیتری بووە ئەو سەرۆکەی ئۆکرانیا داماوەڵە کەس لە سەرم هەڵی نەیەوت یا خام قسان لە چایخانەیە نەکەین دەچێ بیکەین ڕەنگە بڵێن بۆچی بۆ باسانە ئەمە چایخانەی وترەمە قسێکی تیاکرێ ئەمە بۆ نەکبەتی کاتی خۆی کابراگەچێ عەبدێگەکڕێ جارە عەبدە فرۆشن عەبدێکی ڕەشەکانەکڕێ زۆر عەزەڵاتیەکی ئەمەە بەقۆت بە کاکەجرە کە نایکڕە کابرا لە خەمە نەبێت دەرەقەت یەک عەشرە دێ بەتەنیا ئێوە کاتی خۆی پێویستیان بۆ ئەم بۆ حیمایە کڕێتی ئەیکڕێ لەگە خۆی و کاروانی پێبێ نازانم باری چییە با لە حیجازە و بۆ شام لەگە خۆی باکەین ئەکەونە ناو عەلی بابا و ئەربعین حەرامی چل دزەکە هەڵا کابرا ڕوتەکەنەوە بە هەر هەمویان ئەم هەمووان نییە ئێشتا وەکو ڕوتیشەکەنەوە خۆ ئازانە چی ناخۆشی بەرامبەرەکەن حیچ ئەم کابرا ڕقیان ناسی هەتا ئەگاتە سەری چلەمدانیان کە ئەیتر خەریکە تەعادا لە کابراشەکەن خاوەنی کەکڕیوێتی هەڵا لە چلەمە عەبدەکە یەک هاوارەکە یاک نەڕاکان نیە بۆیان ناسی هەر چلیان نەکوش ئەم لای ماچەکاوی کە کڕیوێتی وڵە بەخوا عەبدێکی چاک بۆ شەن بیلە ئەچێتەوە بۆ شوێنەی کە دوای ساڵە کاگەڕێتەوە کابرا بێت خوا چۆن عەبدێ بوو وەرە ماڵەوە بێ چۆن عەبد جام جارە چلم نەچوە بوو لە 39 شات و ڕەنەبوو هەتا نەگەیشتە سەری چلەم لە چلەم ئایتە تو ڕەبووتی جا باشە بەشم لە شوێنە دەبوو بە دەکە ئەمەش ئەم هەموو دەوڵەتە ئەم هەموو عالەمە سەیرەکە باسا بۆ توێنە نازانم حلفی ناتۆ لەسەری هەڵەیەنێک یەک کەس کارێکی بەسەریەوە نیە و دەمەوە هەموو عالەم سەیرێنەکە بەڕاستی کارە سەر وەڵا برا ئیشەڵا بەشم خۆی گەورە بیکا خۆم کابراش میجازیە پیوەستێت ئەمە لیژە ئیشەڵا بوەستێ بەس کاکە هەمووی ناخۆشتر منە باوکم وەڵا جەلا جیان بۆیە پێشمان ناخۆشە خۆ ئەمە خەڵگەڵێک کە باسی سیاست ناکەینەوە باوەڕتانە بێم لەم ڕادیۆ حەز ناکەم هیچ باسی سیاست بەس باسی گرانیەکەم ئەڵە گەرمی هەموو دنیا لێوێت ئەڵە گەنم گرانە بێ کورە نازانم زەیت گرانە بێ کورە زۆرشت باس بووە بەخوای گەورە ئار گران بووە شەکر گران بووە خەڵوز ئاخر خەڵوزی ئۆکرانی باشترین خەڵوزە بەداخەوە وەڵا هەموو دوا کابرا نێرگەلەسوێ بێ چڵەداری پێوە بێ بۆ خەڵوز کورە ئەرە وڵای ترەوە گوێزی خۆمان باشتر پاراکە ئەویان باشە ئەویان بە خۆمان بەس کاکەمانش هەقیم چەند ساڵەمان دیەکەمە بڕوا بکە بە دەنگەی فرۆشم تۆ بەلەمە باچینە پێشەوە وەڵان لەوە ئەچێ کاگەڕێواز چێ بێ پێمان بڵێ چێمان لەگەڵا کاکە میرانمان لەگەڵا لە ئەڵمانیاوە کاک میران گیان سڵاو لێبێ کاکە میران سڵاو لێوە لە ئەڵمانیاوە تا کوردستان چاوێک بێکتا ماز دەکەم هەموو کارمەندەکاتان مامە جەلال گۆڵەی جەنابەت کاک مامۆستا گیان هەمووتان خۆشەویستن چاوی منی کاکە میران گیان ڕۆحەکەم مامە جەزاگیان بەڕاستی لێرە لەو غوربەتەی جاری واتەمەشاتان نەکەی بەڕاستی دڵمان پێتان دەکرێتەوە بەو قورئانێ ڕۆژی وای هەڵدەستم لە خەو هەڵدەستم کە نەچمەیشەوانە ڕێک دەیخەمەسە بەرنامەکەتانەوانەی کە لە یوتیوبداتان بەزاندەوە بەڕاستی جێگەی خۆشحاڵینە سڵاوێکی بێپایانم بۆتان هەیە بۆ میوانە بەڕێزانە بۆ تاک بە تاکی کارمەندە خۆبەخشەکانتان زۆر سپاس دەکەین باوەڕ هەبێ ئێمە چەند ئاواتمان دڵخۆشکردنی ناوخۆیە دە ئەوەنە ئاواتمان دڵخۆشکردنی برا و کەس و کار و خزمەکانمان لە تاراوگە و لەو دوورە وڵاتانە بەڕاستی وایە بۆ قورئانی لەو ئەوروپادی و یعنی ئێوە کوردی ڕەسەن یعنی چی ئەو بەرنامانە و کەسە بەڕێزانە و هونەرمەندە خۆشەویستانە بە زەربوونەی بانگ دەکەن ئینسان ئەهوان دەبێتەوە کە گوێی لێ دەبێت هۆ بەناشکر وە ناڵم کەناڵەکانی کەوانەی دێنە سەر تەلەڤیزیۆن و وە کاک جەلال گۆڵەی دەڵێ بەدە دەفتەر و بیست دەفتەر ویان دەکرێت بۆ قورئان دێکێ سەر کەناڵەکەی زووێکسە لای دەبم دەڵم یا کوشت و بڕە یا دوو نەفەری وا دێنتە سەر بەرنامە یا چۆن بڵێ یعنی بەس زوو خاو دەکەم بەدڵی ئەو خەڵکەیدا بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵی میلەتی کوردن
وڵی کاکە میرانجیان ئێمە هونەرمەندەکان نیە دەسا کاکە حەمەوەسی تەشریف هێناوە لە جوانڕەوە ڕێز و حرمەت و خۆشەویستی دنیامان هەیە بووی ئەو پەڕی ڕێزی لێگرین هەندێک کەناڵ هەیە من حەز ناکەم ناوی کەناڵ بێنم هونەرمەندەکە بە نازانم مانگەنەیە لە لوتی و لە گوێچکەی و جلگرایە لە زمانی و وڵی تێناگەمەوە چی لاقی بە گۆرانی بێژەوە وای لێ بکە ینی ئەبێ یا بە هونەرمەند ئێمە هونەرمەندەکە ئەو پەڕی ئێستا بڕۆ دڵمان خۆش بۆ بۆ دەنگە خۆشەی کە هاتووە هونەرێکی جوان و ڕەسەن هێناوە پێشکەشی ئێمە ئێوەیەکە باس ژلەکانی من زۆری تێچوو ئەمڕۆ هەر مردم هێمە لە تەواوی دنیا شێوازەتر نەمەناس وەڵا ڕاستە کاک میرانجان کاکجەرا گوێ لێ بۆڵە جلەکانی من زۆری تێچۆ ڕواگە لێە بۆ جوانە دەزای بەچێتی مام جەلال گۆڵەی قالە و ساڵە هەبوو کاتی خۆدێکرد لە گەردەلوول بەسەکانی مامە ساڵەیە بیزە ڕاستەکە ئەوەی لە لولەکە بابە بوو بەڵێ بەڵێ کاک عریف ئەمەتاڵە ئەو ڕشپێوەنی پێوەکرد بە خوار بۆی وەرنەگیرە کۆمنتێکم بەلاتی نووسی بە کامێرەمانەکەی گوتی خواگر بۆم بخوێنیەوە تازام لاتنیەکەی تاوانە و کاک عریفەوەتە بەڕاستی جێگەی خۆشحاڵینە بەڕاستی دەبوو حکومەت ئەوڕێکتان لێ باتەوە نەفەر بێتە سەرقە بەس بە کوێرایی بڵێم چ بڵێم وەڵای نازام داوای ماچ لە مردووی ناکرێ زۆر خۆشحاڵین کاکە میرانجان ڕێز و سڵاوی ستافی ڕادیۆی گەڕیان بۆ تۆی بە ڕێز و خۆشەویست چاوە ماچەکەین قوربانتم خۆشحاڵ بووم گوێم لە دەنگتان و مامە جەلالی ژەوڕ بۆتە چای تێ دەکات خزمەت میوانەکان دەکات ئینشەڵا دەوێت لە هەموو بەرنامەکان پەیوەندیان پێوەکە بەخواوەندە خۆشحاڵم کە بەرنامەکانتە دەبیم پڕ بە قاقا پێ دەکەنم بەو ژووری ماڵەکەم قوربانم کاکە میرانجیان برای ئێمەی وەڵا ئیتر کاکە ئەوەی ئیشەڵا پێمان کرێمە لە خزمەتان هەن بەس مەقسەدم لەو هونەرمەندوهینانە ئەوێ بوو یەک قاچاقەت و پانتۆڵ بە دەوەرە قاکڕن بە شەرم ڕادیۆکەی ئێمە بای 15 وەڵای ڕازەکەی ئەو بەرهەم کاک بەرهەم شەمامی لەو ڕۆژانە بەندێکم گوێ لێ بوو وتی ئێستا وام نهاتوو ناچمە کەناڵەکانیش وتی دێت با بۆ کەناڵەکەی شەرت پێ دەکات بە شەڕ دەدا لەگە هونەرمەندێتر تێویش ئەوەی نەما وەڵای وتم ڕازەکە وڵ بەو ملێ لە باتی هونەرکەن هونەرمەندەکان بە یەکتر داڵێن نەگژیەک خۆ برا هونەر دەکرێ و هونەری کوردی ڕەسەن هەیە و خەڵک گوێ دەگرێت خۆ دوور لە ڕوویەوە هونەرمەندەکان شکەڵە شێرەوە نییە بیاڵێنیە جانیەک لەو کەناڵانە ڕێز و احترام و خۆشەویستی بۆتان هەیە ئەوە خەتای ڕێز و حورمەتمان هەیە بۆ جەناب کاک میرانجیان زۆر سپاس بۆ کاکە میران ئەزانی قوربانتم خۆشەویستم نانە کەناڵە جوانەکەیەوە بێبەریە لەو شتانەکە جەلالگیانەوە خۆشەویستی ئەو میلەتە نەخۆشەویستی ئەوانە کە لە هونەر تێدەگەن کە لە ئێوە تێدەگەن برای عزیزی ئێمە برای عزیزی ئێمە خۆشەویستی مامە جەلالگیان سەرچاو یەک شتە ئەچینە لای ئەخیل گۆرانی بەس با ڕوونکردنەوە بەم ڕوا بکەن ئەو کاک جەزایە هەتا ئەم دقەیە سوێن ئەخۆم بەخوابایی سی وەرەقە بەزی و پێسی سوتاون خۆم ئاگان بێ باشە بەس وایر جاخۆ دوکانەکە هیچی تیانەمە هەموو یەناوە بۆ ئێرە من 2 ساڵە بە ئێستاشەوە هاوارەکەم وەڵام بە وەرن خۆتان وەزعەکەمان بەس وەرن بیبینن کاکە خۆ ئەم پیاوە ڕاستە لە حیزبێکایە بەس سوێن بەخوا یەک زەلام 1 دینار و 1 دلار و 1 سنتی نێناوە مەعەداوە نەبیانیان لەم ڕۆژانەیە پەکمان کە وازانم ئاسیا بوو ئاسیا زۆر سپاسیانەکەم پاتریان بۆ ناردین سپاسی کۆمپانیای ئەجەنسیەڵەکەین بەڕاستی بەڵێ هەتا پرزگەی بەردەمی دەرگاکەیان من دەستیان ماژەکەم لەبەرەوەی فریامان کەوتن یعنی کاکە خۆ هەر ئاسیاییان نییە شارم ناگام لێ بۆ نمونە کاکفاروق دایمە لەسەر خەتە بۆ هەموو شتێک بۆ هەموو بەس ئەو هەموو کۆمپانیای ئەم هەموو خەڵکە زەبەلاحە ڕێزمانەیە ئەوە مەقسەدم لەوە بوو کەوتم پارەی ڕادیۆکەی ئێمە هیچ چاکەت و پانتۆڵێکی ئەو برادرانەیە کە لەوێ هینیەکەن بەس ئیتر ڕۆژێک یەت ئیشەڵا ئێمەش حەقی خۆمانیان لێەکەینەوە سپاس بۆ کاکە میران ئەم ێوارێ بەرنامەکەمان زۆر خۆش بوو سپاس بۆ کاک جەلاگۆڵەیی سادەیی و ساکاری و خۆشەویستی خۆی دووپات کردەوە لەبەرەوەی من بەتەمام لە بەرنمەیەکە منەوە پێتان ناڵم سپرایزە ئەو چایچێ بێ من ڕۆڵێک ترە بینم لە ناو بەرنمەکەی بەس پێتان ناڵم بۆ کاتی بەرنمەکە بۆی خۆتان باوەڕ بکەن کە لێرە هیچ کەسێکانی ئەو شتانە لای ئێمە هیچ پلە و پۆست و پایەک هیچ لای ئێمە بە زمانی ڕۆژهەڵاتیکە ئەرزشی نییە هیچ شتێک لە ئێمە گرنگ نییە تەنها دڵخۆشکردنی هاوڵاتی و سادەی بوون و خاچی بوون ئێمە لە ڕەنگی ئەو گوێنێ خاچی ترین لەگەڵ ئێوەیە سپاسی کاکە بابانجانەکەم سپاسی کاکە ڕەحیمەکەم ئەوانە بە سپاس هەن نابێت کاکە میرشاد و کاگامان جو هەموو کاکەکان کاکە ڕێباز کاک بوران
هەمووانی لە پشتی کامێرەوەن بۆ لە ناویشیانە کاک ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست و هەموو هاوڕێکان ئێمەتوان ناونیانی بەڵام مەجبورم ئەم جا ناوێنم هەمووی خۆبەخش و مادوناسن ئێوەی سانمەوە بە بینەران و بیسەرانی بڵێن کاک حەمەدجان لەگەڵ دیاریەکانی کاک محەممەد چەند گۆرانێک بە دوای یەکات تێڵ چێشەکات ئەبێ بە دیاری بەرنامە تۆ ئەگەر هەر شتێکشت ماوە قسەیەک بکەی بۆ بیسەران و بینەران مژ لەلایەن خۆمەوە زۆر خۆشحاڵ بووم کە گەیشتمە خزمەتان خزمەتی جنابووکەوە سە گەیشتمەتە خزمەت و ڕوویمەتە ماڵی هەموو کوردێکی خۆشەویست دەستی هەموو باوکو و دایکوێلی خۆشەویستی ئەم خاکەمان شەکەم پێشکەشی خۆشکانی خۆم براکانی خۆمەکەم ئەوەی کووردە جێخۆیەتی سڵاو بنێرم بۆ پارێزەرانی خاکی پیرۆزی کوردستان سڵاو بۆ پێشمەرگە دەستی هەمویان ماشەکەم یاخوا سەلامەت و تەندروست بن یاخوا نمونەی هێوەی ژەروانە زۆر بێت و باوەشتان ئەروای نەکراوە بێ کە وەکو منمانان بەبێ ئەوە کە هیچ کێشەیەکی بێ و بێت و ئەوگەر هوەرێکی خۆی هەست پێشکەشی خەڵکی بک بە ئەوەی کە مەسەڵەن هیچ کێشەیەکی بێ زۆر خۆشحاڵم منیش یەک و دوو گۆرانیە بە دوای هەموو یێژمی و ئیتر لە خزمەتانە خواحافیسیەکەم و یاخوا ئومیدەوارم ئەوەڵبار و ئاخربار نوێت و بتوانم جارێتتر و چەندها جارێتتر بێم و خزمەتان و بچووکی هەموو خۆشەویستان بکەم ئەوەیەوە ئەمان بینێ و گوێی واوە دەنیشمان بە قوربانتان کاکە بابان کاک ڕەحیمجان کاکە جەلات تۆ چ نەماوە خواتان لەگەڵ هەینار هەینار
بستخاني سليماني كزنبو بألام ويا هينا يا لينا بيا وانم يا هاتو ربو فلا يأجولا خليفة يا ربي كالير وبونوا أولان وبونوا أيوزر يا ربي كالير وبونوا أولان وبونوا من ميلم وبلاي كالير كونوا أوليار كونوا من ميلم وبلاي كالير كونوا أوليار كونوا ومسم ومرامسم أشكر كلا دسم أشغب روي بيوسم ولا لا داني شكا للجيش كسي ولا جيش كسوا بري 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 جوان كال سروي بربيان هوان سروي بربيان بري 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 جوان كال سروي بربيان هوان سروي بربيان خوشوي سيلم ظلما خوش ما بدلو بيان خوش ما بدلو بيان ويمسم وبرامسم اشكر خلا دسم اشغب روي بيوسم ولا لام داني شكا للجيش كسم ولا جيش كسم پێشکەشی هەمووتان